ئەو چەکدارانەی کە لە عێراقا بوون وەتە تایبەتی بەداخەوە لە کوردستانیاندا و لە زۆر شوێنی تر و لە بنکەکانی ئەمریکایاندا و زەرەریان پێی گەیاند، ئەمانە ئەمریکا لە بیریان ناکاتن. ئەی کە ئێران ئەم شەڕە سەختەی کرد و ئەو زیانە زۆرەشی بەرکەوت، ئەی باڵەکانی لە مۆدواتچیان لێ دێ وە خۆیان دەمێننەوە ئەتوانێ هاوکاریان بکاوەکو جارانی پێشوو. باڵەکانی ئێران ئێستاکە ئێمە کە باسی هێزی ١٩ سوپای پازدارانی ئێرانمان کردووە کە پەیوەندیەکە بەمانە، قەناعەت بکە ئیتر دەسەڵاتی نامێنێتن ئێران بەسەر ئەمانەیە. ئەمانە زەعیفە بنەوە بە نسبەتی بڵین حزب الله ئێستا لە کاتی شەڕا بوو. ئەم بەیانیە ئەگەر سیر بکەی ئیسرائیل بەهێزترین لێدان ئەمڕۆ لە لوبنانیدا بۆ حیسابی واکە شەڕ بەرەو کۆتایی بڕواتن یەکلای بێتەوە، ئەبێ زەڕبەیەکی قایمی لێ بدەم، زۆر بەهێزی لێ بدەم. بەڵام بتوێ حزب الله بتوێتەوە، حزب الله ناتوێتەوە. کاتێ ئەتوێتەوە حزب الله ئەبێ ئیسرائیل هەموو لوبنان بگرێتن، هەمووی بگرێ. بەڵام ئەگەر مفاوەزات بێتن و حزب الله بمێنێتن، ئەو کاتە حکومەتی لوبنان زەختی لێکرێت دژی حزب الله و بۆی هەیە ئەحمەد الشەرع چەکدارانی داخل ببن دژی حزب الله، ڕێککەوتنێ لەگەڵ حکومەتی لوبنانا بکەن. ئەمێنێ حوثیەکان ئەوە ئاگات لێ خۆیان بێدەنگ کرد، ینی موشکێک بەیانی تیانگرت و ئێوارەش موشکێکیان تێگرت و خۆیان دوور ڕاگرت لەوە تێکەڵی وەزعەکە نەبوون، تێکەڵی نەبوون، ئەوە دوورە. ئەمێنێتن ئەو چەکدارانەی کە لە عێراقا بوون وەتە تایبەتی بەداخەوە لە کوردستانیاندا و لە زۆر شوێنی تر و لە بنکەکانی ئەمریکایاندا و زەرەریان پێی گەیاند، ئەمانە ئەمریکا لە بیریان ناکاتن. ئێستا کاتیان نییە، بەڵام ئەوە نییە لە مێشکیان نییە، نەخێر حیساباتی دووری هەیە. کەمە دەست پێەکە ئەمانە هەمووی لە ناوەداتن، وجودیان نامێنێ تەواو کۆتاییان پێدێتن. ئەمەش دوا ڕۆژ بۆ تسباتە بێ کە سەیریکەوە ئەبێ یان نا. ئەمریکا لە بیر ناکا و تۆڵاکاتەوە، مستحیلە لە بیریکە تۆڵاکاتەوە. بەڵام ئێستا تۆ کێشەی ئێرانت هەیە بە ئەمە حەل بێتن ئەو کاتە ڕووەکاتە ئەمانەوە. بەڵێ